بارینی بڕێکی زۆر بەفر و باران لە هەرێمی کوردستان سەرچاوە ئاویەکانی بژاندووەتەوە و ئاستی ئاوی بەنداوەکانی بەرز کردوێتەوە. بەنداوی باوە شاسوارە لە قەزای کفری پێشتر مەترسی وشکبوونی لەسەر بوو، بەڵام باران و بەفری چەند هەفتەی ڕابردوو سەرووی 2 ملیۆن مەتر سێجا ئاوی بەنداوەکەی زیاد کردووە. ئەم بەنداوە لە پێش بەرواری 1/11 زۆر ڕوو لە کەمی و وشکبوونی دەکرد، تەنانەت هەموومان ئەترسان کە بە تەواوەتی وشک بێتەوە ئاوی تیان نەمێنێ. بەڵام بە دابارینی ئەم بارانەی کەوا لە مانگی 12 مانگی 1 باری خۆشبەختانە ئاستی ئاوەکە بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەوە و ترسی ئەوەی نەما کە بەنداوەکە وشک بێت. ئاستی ئاوەکە لە مانگی 11 کەمتر لە 1 ملیۆن مەتری سێجا بوو، بەڵام ئێستاکە ئاستی ئاوەکە گەشتۆتە 3,300,000 مەتری سێجا ئاوی تایە. سەرباری بارینی باران و بەفرێکی زۆر لە هەرێم، بەڵام زۆربەی ئەو داهاتە ئاوەی بەهۆی بەفر و بارانەوە هاتووەتە نێو هەرێم بە فیڕۆ دەچێت. بەو پێی هەرێم نەیتوانیوە ژمارەی پێویست بەندا و دروست بکات بۆ خەزنکردنی داهاتی ئاو. تاکید ئەم بارانە زۆربەی زۆری بە فیڕۆ ڕوا لەبەرەوەی بەنداوی پێویست لە هەرێمی کوردستان دروست نەکراوە. ئەو بەنداوانەی کە ئێساکە ستراتیژین و ئەتوانین بڵین بە شێوەیەکی باش خزمەتی هەرێمی کوردستانەکە بەنداوی دوکان و دەربەنیخان و بەنداوی دهۆکە. بەنداوەکانی تر زۆر بچووکن، ئەو سوودیانە نییە بۆ هەرێمی کوردستان. بەداخەوە ئەو دوو بەندا ئەو سێ بەنداوەش کە هەمانە تا ڕادەیە کە توانن ئاو خەزم بکەن، چونکە توانای هەر هەمویان 10 ملیار مەتر سێجایە و ئەبێ بەنداوێکی زیاتر دروست بکرێ بۆ ئەوەی ئێمە هەوڵ بدەین ئەو بارانە کە ئەبارێ بە شێوەیەکی زانستی سوودی لێ ببینی. هەرچەندە بەفر و بارانی زۆر لە هەرێم باریون، بەڵام نەبوونی بەندا وای کردووە گەر لە چەند مانگی ڕابردوودا باران کەم ببارێت هەرێم دیسانەوە تووشی گرفتی کەماوی دەبێت. جا ئەگەر بایەخ بدرێ بە بەنداو لە ناحەی و قەزاکاندا دەتوانین ڕووبەرێکی زۆر زەوی پشتاو بکەین بە بەراو. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاواویەکانی حکوومەتی هەرێم بڕیاری دروستکردنی ژمارەیەک بەنداوی لە ناوچە جیاجەکانی هەرێم داوە، بەڵام قەیرانی دارایی وای کردووە وەک پێویست کار لە دروستکردنی ئەو بەنداوانە نەکرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کفری.